مديرية الثمانية لبدي وقت ما مصايا ما تكس بوكاكي لبردسها بەڵام ئەبێت بزانێت ئەرکی مامەڵەکردنی لە تێکسبووکەکە چییە؟ یا دراسەیەک نەکراوە، لێکۆڵینەوەی نەکراوە، ئێمە لە چ ئاسێکە لە شوێنێکا کێشەمان هەیە، ئایا لە هەڵسەنگاندان کێشەمان زیرەکی دەستکرد لە ڕاستیە دەرفەتێکە هەلێکە و ئێمە وەکو خێزان باوکو دایک مناڵەکانمان وەکی ئەو کەسە فێرخوازە مامۆستایان وەکو ئەو کەسانە فێرکردنەکەوا لە ئەستۆیانە ئەبێ لێک تێگەیشتنێکی هاوتەریبمان بێ لێک تێگەیشتنێکی هاودەنگمان بێت بۆ ئەوەی بزانین زیرەکی دەستکرد دەرفەتە هەلە و ئەتوانێت بەکار بێت بەڵام ناتوانێت جێگرەوە بێت بۆ خوێندنی قوڵ و تێگەیشتن هەر پرسێکی بێ لە زیرەکی دەستکرد بە کورتترین کات و بە جوانترین ئوسلوب ئەیناتە بەردەست خوێندنەوەی ئەو بابەتە تۆکڵێکە لە زانست چون ئەو بابەتە لە قوڵایی زانستە بەربڵاوەکانەوە زیرەکی دەستکرد دەری تێرێ و ئەیناتە بەردەستی ئێمە وەکو ئەوەیە کەسێک چیرۆکێک بۆ باس بکات وەکو ئەوەیە سیارەیەک بدەن بەدەستۆ سیارەکە جوانەوە لێ وەختێکانە لێ بقۆمێت تۆ نازانی ناوی مەکینە و شتەکەی چییە بۆیە ئەگەر گەرەکتەوە ڕاستی لێخوڕێکی باش بیت بەس لێخوڕینتەوە کافی نییە ئەبێ ناسینی سیارەکە و قوڵایی لێهاتووی سیارەکەیش بزانی تا هەگەر لە قوڕێکە لە جێگەیەکە گیرکرد لێهاتوویەکانی خۆی بەکاربێنی لە ڕاستیە نابێت چاوەڕوان بکەین زیرەکی دەستکرد جێگرەوەی مامۆستاوێت زیرەکی دەستکرد ئەبێ خزمەتکاری مامۆستا و خوێندکار بێت بۆ تێگەیشتن ئەگەر زیاتر لەوە بەهای پێ بدەین ڕەنگە بەلا ڕێدا بڕین وتم کەرەسە ناتوانین بێژین خاسە یا خراپە کەرەسە بەکارهێنانەکەی ئەتوانێت خاس بێت خراو بێت زیان بەخش بێت سوودمەند بێت لە ڕاستیە من خۆم بەکاری دێنم زۆریش سوودی لێبینم من وەختێ ماستەرنامەکەمە نووسی 3 مانگ 4 مانگ بە ناوی شاری تاران و شارەکانی چواردەوریا لە بەیانی تا ئێوارە بە قەڵەم و کاغەزێکەوە ئەگەڕیام سەرچاوە بدۆزمەوە ئێستا هەرەو ئیشە ئەەکەم هەرەو سەرچاوانە دۆزمەوە لێ لە ماڵا دانیشتوم و پاڵم داسە و بە ڕەحەتی تێتە بەردەسم بابەت هەمان بابەتە شەکەت بوونەکەی منی نەماوە ئەمە سوودێکی زۆری هەیە ڕێنمایی کارێکی زۆر باشە وەختێ پرسێکم هەیە کەس نییە لە بەردەسما پرسی پێەکەم ڕێنمایی مەکە وەلێ ناتوانێت وتم بێتە فێربوونێکی قوڵ چون ئەو بەس وڵامی پرسەکەی تۆ داتەوە خۆی نایزانێ خۆی کەرەسەز ئاسنە ئەپێکە ئەچوان لە زانستەکانی تر هەڵیە قوڵێنێتیرێتی بۆیە ئەگەر تۆ خۆ خوێنەوار بیت زانستەکانی تر بخوێنی تۆ ئەتوانی بزانی وڵامەکەی چی حتا بەعزێک کات لاواسترە لە تۆ کە خوێنەواری و بابەتی من بەڕاستی بڕێکات خۆم پرسی پێەکەم وڵامەکە ئیداتۆ پێم لاواسترە لەوەی وا خۆمەیزان ئێمە لە چ ئاسێکە لە شوێنێکا کێشەمان هەیە ئایا لە هەڵسەنگاندان کێشەمان هەیە وەکو جیهانی بووە و ئەم توانەوکارانێنە لە عالەمە وەکو یەکەمین کاری سنتەری پەرەپێدانی پەروەردەی لە زانکۆی سلێمانی لە ڕۆژی 11 بیرمان لەوە کردو کە بیکەینە دەستپێک بۆ کارێک کە لە ئێستا کات شتێکی ئانی بێت بۆ پەروەردە بۆیە زیرەکی دەستکرد هاتوۆتە ناو کۆی پرۆسەسی پەروەردەوە پانێڵی یەکەمان لەسەر زیرەکی دەستکرد بەڕێوە برد شکە بەڕاستی ئێستا خەریکە ڕۆڵی پەروەردە بەهۆی زیرەکی دەستکرد و بەهۆی تەکنۆلۆژیای فێرکردنەوە تا ڕادەیەک بەرەو لاوازبوون ئەڕوان یەکەم کار کە بیرمان لێ کردووە بوو بەڵام بەدەر لەمە بووی کە ئێمە ئاڵنگاریەکانی بەردەمیش پۆلە جیهانیەکان بینە پرۆسەسی پەروەردەوە یان بەرباسی لە پرۆسەسی پەروەردە بەرباسی بخۆین هاتین باس لە سەرکردایەتی پەروەردەیش بکەین ینی تەنها ئەوە نییە کە کاتێکە تەوژمێکی تەکنۆلۆژی ڕوو لە هەشت شتێک کاتێک تر هەموو شتەکانی لە خۆی ڕاماڵێت بۆیە لێرەوە ڕۆڵی پەروەردە و ڕۆڵی بەڕێوەبەرایەتی پەروەردەکانیش کاری خۆی ئەبینێت و بۆیە هەردوو پانێڵەکە گەر ببینی کە لەسەر کەشەپێدانی پیشەی بوو یەکیان لەسەر ڕۆڵی سەرکردایەتی و ئای بوو تەمەنا ئەکەم توانی بێتمان پەیامەکە بگەێنین کاری یەکەمانە بەڵام کاری دوامینمان نابێت و چەند کارێکی تری پەروەردەیمان بەڕێوەیە هیوادارم لە دەرەنجامی پانێڵەکانەوە ڕاستپەردەکانمان بگاتە ئەوەی کە لە سیستەمی پەروەردەیە چۆن ئەو ڕێگایە بەکاربێنین چکە هەموو کاتێک من بەدەر لە پانێڵەکان قەناعەتێکم هەبووە
ناکرێت لەو چاخەدا کە تێدا دەژیت بە چاخی هەر شتێک ناسرا بێت خۆتی لەگەڵان نەگونجێنیت ناکرێت خۆتی لەگەڵ ڕانێهێنیت چکە ئێمە پێمان خۆش بێت پێمان ناخۆش بێت گۆڕانکاریەکان ڕوو لێرە دەکات ڕوو لە پەروەردە کردووە ڕوو لە کۆمەلگا کردووە بەڵام ئەوە ئێمەی پەروەردەکارین ئەبێت چۆن خۆمان لەگەڵ ئەو بابەتە گونجێن و ئەم سەرەتایش بۆ ئەوەیە کە ئێمە بیر لەو بکەینەوە چۆن خۆگونجانەکانمان بینە ئاراوە. زۆر سپاس بۆ شەیدکردنی ئەو معلوماتە جوانە لەگەڵ ئێمە و لەگەڵ لە ڕاستیدا لەم سیمپۆسیۆمەی ئەمڕۆدا بابەتەکە لەسەر ئەوە بوو کە چۆن لە کەرتی پەروەردەیە کەرتی پەروەردەش بتوانێت سوود لە زیرەشی دەستکرد AI وەربگرێت بە تایبەتی بۆ ناوەندەکانی خوێندن. لە ڕاستیە ناوەندەکانی خوێندن ضرورە کە مامۆسایانیش لەم بوارەدا جارێکتر خۆیان نوێ بکەنەوە و دەوراتی تایبەتیان بۆ بکرێتەوە و بۆ خوێندکارانیش ضرورە کە AI فێر بن. بەڵام ئێمە هەمیشە ئەڵێن ینی AI وەکو توولێک بۆ دەوڵەمەندکردنی تواناکانی مرۆڤ بەکاربێت نەوەک تەنها بۆ ئەوەی کە سوودی لێوەربگیرێ خوێندکار راپۆرتێک ڕاستەوخۆ بابەتێکدا بە AI و ئەو راپۆرتی راپۆرتەکە ڕابکێشێ و بیدا بە مامۆستاکەی یا سەرپەرشتیارەکەی. چونکە ئێمە هەمیشە ئەڵێن ضرورە AI بۆ دەوڵەمەندکردنی بیرۆکەکانی ئەو کەسە بێت نەوەک ئەم تەنها وەکو وەرگریک لی وەرگێ بمانوێ نەمانوێ هەندێک شەپۆل کە هێت یان ئەگە پەروەردەی ژنێکە خوێندکار خۆی ئێستا هەندە ژیرە پەناباتە بەر AI بۆ نووسینی راپۆرت و بابەتەکانی کە مامۆسایان پێدەن و خوێندکارانی زانکۆ زیاتر چوونەتە ناویەوە. بەڵام من هەمیشە ئەڵێم ینی ئەم AI کە هەیە بەرهەمی ئەو AI کە خوایەتی بە مرۆڤ جا AI مرۆڤ خۆی زۆر بەتواناترە لەو AI بەڵام ئەکرێت ئیسفادە لەو AI بکە بۆ دەوڵەمەندکردنی راپۆرتەکەی بیرۆکەکەی نووسینەکەی ناکرێت ڕاستەوخۆ پشتی پێ بەسرێ بە هیچ شێوەیە. چونکم ئەمە وا لە مرۆڤەکە مرۆڤێکی تەنبەڵت بۆ بەرهەمەهێنێ خۆی هیچ توانایەکی بیرکردنەوەی ناوی. من هەمیشە بە خوێندکارانی ماستەر و دکتۆرا مەڵام خۆ AIیەکی باشی پێداوی مێشی خۆت بکەرە کار سێ دێڕ ئەگەر خۆت بەتوانێت خۆت بینوسی لە لای من باشترە لە 2 پەیج ئەگەر AI بۆ بنووسێت چکم ئەو سێ دێڕە تۆ بەرهەمی بیرکردنەوەی خۆتە. بەڵام ئەو سێپەڕەی AI بۆ دەێنێ ئەو خەڵکانن کە لە پشتی AI دانیشتن و ئەم معلوماتانیان داناوە. جا ئایا ئێمە کارێ بکەین کە نووسینەکانی ئێمە ببێت بەسەرچاوە بۆ AI باشترە یا AI بێ بەسەرچاوە بۆ ئێمە باشتر نووسینەکان. بۆیە هەموو مرۆڤێک بەڕاستی لە بوارێکە لە نووسینێکە ئەتوانێت کۆمەڵێک دێڕی هەبێت کە بەرهەمی زادەی بیرکردنەوەی مێشی خۆی بێ و لە داهاتوش دەکرێت بەسەرچاوە لەلایەن خەڵکەوە بەکاردێنرێت. بەڵام تۆزان مۆزوعی فێربوون مۆزوعێکە گڵوبەڵایزە علم بەڕێز بۆی وتمان لە یەک کاکە مامۆستا ئەگەر تۆ من بڵێ چوار شوێنە بۆ داناوی ئەگەرت ئەمەیە واجبی بنەوەی